بەڵێ لاەنە سەر کۆبیانیتان باش هیوادارم ڕۆژێکی باشتان هەبێ. من ئەمڕۆ بۆ دووەم ڕۆژ لە چوارەمین فستیڤاڵی بەرەمە ناوخۆیەکانم لە قەزای چەمچەماڵ هەڵبەتەمە بۆ جاری چوارەمەکە. ئەم فستیڤاڵە لە قەزای چەمچەماڵ دەکرێتەوە و خاوەنکارەکان بەرەمەکە ناوخۆیەکانی خۆیان هێنا و لێرە لەم فستیڤاڵە لە باخچەی نیشتیمان نمایشەکەن و لێرە ئارزیان کردووە وڵاتیان سەردانی ئەم باخچەی نیشتیمان دەکەن و بەرەمە ناوخۆیەکان تاقی دەکەنەوە. ئەلبەتە ئەمێ باز دەوشکەم کە ئەو خاوەنکارانەی کە ئەمڕۆ بەشدارن لێرە لە چوارەمین فستیڤاڵی بەرەمە ناوخۆیەکان تەنها لە قەزای چەمچەماڵ نیە بەڵکو لە پارێزگاکانی تر و لە شار و شارچکانی تر و لە دەروی هەرێمی کوردستانیش لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چەند شارێکی ڕۆژهەڵاتی کوردستان خاوەندەستی کارەکان هاتوون بێرە و لێرە بەرەمەکانی خوان بە شیرینی بە کاری دەست لێرە نمایشەکەن وەدایان ناوە وڵاتیان سەردانی ئێراکەن. لانەخان باسیەوەت کرد کە باسی خواردنی کوردەواریت کرد بەڵێ لێرە خواردنی کوردەواری لێە سەرجەم ئەو شتانەی کە بەرەمی ناوخۆین و ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان گەنجەکانمان ئاشنا نەبن پێی، بەڵام ئامانجم جۆرە فستیڤاڵانە ئەوەیە کە جارێکی ترنەوەی نوێ بە بەرەمە کۆنە خۆماڵەکان ئاشنا بکرێتەوە و لەگەڵ ئەوەشدا لە ڕووی ئابوووریەوە داهاتێک بۆ ئەم خاوەنکارانە و کەسانەی کە دەستەڕەنگینن لێرە لە ڕووی ئابوووریەوە داهاتێکیان بۆ پەیدا دەکات. من ئەگەر کاک پشتیوانی وێنەگراو کارم بێ ئەمەوێ وێنەکانتان بۆ بگازمەوە و بچمە لە ئەو خانتونە بەڕێزەکە لە پارێزگا جوانەکەی هەڵەبجەوە تۆ بۆ ئێرە و خواردنمان بۆ دروست دەکات بۆ لەم فستیڤاڵەیە چەند خواردنێکی دروست کردووە کە ئەمانەوە قسەی لەگەڵکەین. بەیانی و باش خاتون سڵاو لێبێ لە کوێوە هاتووی و خواردنەکان ئەمڕۆ کە دروستت کردوون چی و چین؟ ینی باش لە کورساتی بەڕێز دەکەم لە کەناڵەکەتان دەستخۆشتان لێ ئەەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن ئاوا سەردانی ئەم فستیڤاڵانە ئەکەن ئێمە بەسەر ئەەکەنەوە دەستخۆشیتان لێ ئەەکەم. من ئەمڕۆ یاپراخی سڵقم حازر کردووە گفتەی بڕوێشکە بریانیە فاسۆلیایە بۆرەکە کوبەیە شفتەشم حازر نییە ئێسا بەس حازری یەکەم تۆزێکی تریشەڵە. زۆر باشە ئەمێ پرسیاری ئەوە لەکەم ئەم خواردانەی کە دروستت کردووە دوێنێش لێرە بووی ڕۆژەکانی تریش بەنیازی هەر لێرە بمینتەوە زیاتر ینی باڵن کام جۆرە خواردنە خواستی زیاتری هاوڵاتیان و سەردانیکەرانی فستیڤاڵەکەی لەسەر وەڵایی زیاتر گفتەی بڕوێشک و یاپراخی گەڵامیێ کوبەش کوبەکەش باشە لەخوا بەزیاوێ. زۆر باشە ئەمێ پرسیاری ئەوە لەکەم لە نێوان قەزای چەمچەماڵ و پارێزگا جوانەکەی هەڵەبجەیە یاپراخەکە فەرقێکی وای هەیە یان هەر بامان شێوەیە تام و لەزەتەکەی فەرقی یاخود چییە بەمان باسکە؟ وەڵی من هەرکەس هاتووە دوێنێ تا ئێستا خوا ئاگای ئەم بەیانی ئافرەتی هاتۆتی دوێنێ خواردمە زۆر بەتام واتمە تۆ بۆ یاپراخەکان بۆ گفتەکان هەر دووبارە و سێبارە ژێنەوە بۆ لام. زۆر باشە ئەم فستیڤاڵانە لە ڕووی ئابووریشەوە داهات و دەستکەوتێکی بۆ بەڕێستان تیا ئەبێت؟ بەڵێ هەر زۆر باشە ئێمە حەز دەکەین لە ساڵانە لە بری جارێ دووجار چوار جاریش بیکەنەوە هەن نەکوتەی لە بڵێن هین لە چەمچەماڵ حەز دەکەین لە هەڵەبجەش ساڵی دووجار فستیڤاڵمان بۆ بکەنەوە سپاسیانەکەین دەستخۆشیان لێەکەین دەستی ئێوەش خۆش بێ لەشتان ساغ بێ یاخوا. زۆر سپاس دەست و چاو خۆش بە بەردەوام بە لەسەر کارەکەی خۆت لە شت ساغ بێت. کاک پشتیوان ئەگەر بەردەوام میوانەکان بگوازیتەوە منەمەوێ باز لەوە بکەم کامە چوارەمین فستیڤاڵی بەرەمە ناوخۆیەکانە لە قەزای چەمچەماڵ ئەلبەتە چوار جاریتر لە قەزای چەمچەماڵ لەم جۆرە فستیڤاڵانە کراوەتەوە هەوڵاتیان ڕۆژانە پەیتا دێن سەردانی فستیڤاڵەکە دەکەن و خواردنەکان و بەرەمە کان تاقی دەکەنەوە بەرەمە شیرینەکان وەکو ئاماژەشم پێکرد پێشتر کە ئەوانەی کە بەشداریان کردو لەم فستیڤاڵەدا تەنها لە قەزای چەمچەماڵ و پارێزگەکانی هەرێمی کوردستانین بەڵکو لە دەروی هەرێمی کوردستانیش خەڵکانێک هاتوون لێرە و بەرەمەکانی خۆیان لێرە نمایشەکەن و بەرەمەکانی خۆیان عەرز دەکەن وەکو پێشتر ئاماژەم پێکرد کە ئەم بەرهەمە کوردەواریانە ڕەنگە لە لای گەنجەکانی ئێستامان بە جۆرێک لە جۆرەکان ئاشنایی نەبێ بۆ جارێکی تر خراوەتەوە بە چاوی گەنجەکانمان هەروەها لە ڕووی ئابووریشەوە سوودێکی دەبێ بۆ کەسانەی کەم لێرە بەرەمەکانی خوان نمایش کردووە بە ڕاستەوخۆ بچینە لای کاکەش کاکە سڵاو لێبێ و بەیانی و باش لە کوێوە هاتووی و بەرەمەکانت چین و بۆمان باسکی سپاس دەکەین. سەرەتا سڵاو لە هێوەی و لە کاناڵەکەتان وڵای لە ڕۆژهەڵات و بەشداریمان کردووە لە شاری جوانڕۆ. زۆر باشە ئەمەوێ باسیگەی بۆم ئەو بەرهەمانی کە ئەمڕۆ لێرە نمایشت کردەوە بەرەمەکانت چین و خواست لەسەر کام بەرەمە زیاترە. وڵا بەرهەمەکان کوردەواری و خۆماڵیە بەرهەمەکان سرکەی هەنار ڕوبە هەنارە و هەنگوینە و ڕۆنی خۆماڵیە و دۆشاوی تووە شتەکان هەمووی کوردەواریە. زۆر باشە ئەم فستیڤاڵە تا چەندێ سوودی بە بەشداربووان گەیاندووە تا چەند گرنگە جۆرە فستیڤاڵانە ساڵانە چەند جارێک دووبارە بکرێتەوە؟ وڵا فستیڤاڵەکان زۆر تایبەتە لەبەر ئەوەی شتەکان کوردەواریە سروشتیە هەم خەڵکەکە ئەتوان استفادەیەکی باشی لێ بکەن هەر مێوەی دەتوانین سوودەمەنێکی لێ بووین
هەروە سرکەی هەناری هەورامان ئەوە ڕۆبە هەنارەکەی زۆر تایبەتە هێناومانە خەڵک ئینشەڵا بتوانن ئیسپادەیەکی باشی لێ بکەن لەبەرەوە خۆماڵیە و هیچ شتێکی تێکەڵ نەکراوە. زۆر باشە بەڕێزت فەرموود لەکوێوە هاتووی و ئەو بەرەمانی کێناو تا بزەبرین کوێ لە ڕۆژهەڵاتەوە لە شاری جوانڕۆ بەشداریمان کردەوە بەرهەمەکان بەرهەمی پاوەیە شاری پاوە. زۆر سپاس دەست و چاو خۆش بێ وەکو کاکە ئاماژەی پێکرد کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە پاوەی ئەزیزەوە هاتوون بۆ ئێرەوە بەرەمەکانن هین ئەو ناوچانن کە لێرە نمایش کران بەرهەمی تایبەتن و جیاوازن وەکو خۆی ئاماژەی پێکرد کە بە دوورن لە هیچ موادێکی کیمیایی کە بە جۆرێک لە جۆرەکان لە بەرەمەکانی ترا هەبوو بەڵام لە بەرەمەکانی ئەماندا لەم جۆرە موادانەی تێدا نیە ئەگەر کاکشتیوان ناوکارم بێ بۆی بچینە ئەو بەشەی تری فستیڤالەکەش بۆی وێنێ ئەوێت هەم بۆ بگوازمە و باس دەوە بکەین کە کۆمەڵێک گەنجی تر کۆمەڵە خاوەندەستەکاری تر لێرن لە فستیڤالەکەەوە بەرەمەکانی خوان بامان شێو هێناوە لێرە نمایشی دەکەن و هاوڵاتیان بە جۆش و خۆرۆشەوە پەیتا سەردانی فستیڤالەکە دەکەن و خواردنەکان تاقی دەکەنەوە و بەرهەمە کوردیەکان تاقی دەکەنەوە لە وێنەکانە دیارەکە کە چۆن دانیشتوانی قەزای چەمچەماڵ سەردانی فستیڤالەکە دەکەن و بەرەمەکان تاقی دەکەنەوە کە بەرهەمی جۆرا و جۆرن و لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە هێنداون بۆ ئێرە ئەمێ لەگەڵ ئەمامێش قسە بکەم مامەسڵا بود لێ بێ و بەیانیت باش لەکوێوە هاتوویت و بەرەمەکانت چییە کە ئەمڕۆ نمایشە کردی وەڵا بەرهەمەکانمان کوردەواریە و کوردەنجی بەرهەمی خۆمان هۆرامانە لەکوێوە هاتووی بزەبر و بەرەمەکان بە دیاریکراوی کوێ لە هۆرامانەوە هاتووی ئەردی بەرهەمەکانی هەرکومەووی ناخۆیە هەندی منتەقەی هۆرامانە هەنگوێنە ڕۆبانارە دۆشاوی تووە سەرکەی سێوە ڕۆنی کوردیە ئەردی خزمەتە کەم تەمەرێندی کێ بدونە هینە بیلی مودۆزیە ولی بەرهەمەکانمان ئەمانەیە کەشکە و دۆینەوە تەرخینەوە زۆر باشە دەستە خۆش بێ وەکو کاکاماژەی پێکرد کام لە منتیقەی هەورامان و هاتۆ بۆ ئێرەوە بەرەمەکانی ئەو منتیقانن کە بەرهەمی خۆماڵی کوردین و لە وێنەکانە دیارەکە وێنکە بە دوورن لە هیچ مادێکی کیمێ و خۆماڵی کوردین و هاوڵاتیان ئاماژەم پێکرد کە دێن بۆ ئێرە و ئەم بەرەمانە دەکڕن و تاقییان دەکەنەوە بۆ ژیانی ڕۆژانەی خۆیان دەیکڕن و کە بەکاری دێن باز دەوەش دەکا کە یەکێک لە جۆرەکانی هەنگوین کە لێرێ هەنگوینی تاڵی پێوتێ کە جۆرێکی جیاوازەوە هەنگوینی ڕەشی باس کرد کە بامان شێوە جۆرێکە لە جۆرەکانی هەنگوین کە لەم فستیڤالەدا نمایش کراوە و فستیڤاڵی بەرەمە ناوخۆیەکان لە قەزای چەمچەماڵ لێرەش ئەگەر ئەم کاکشوێنی وێنەگرا و کارم بێ ئەمە کاری دەستی خانمانە کە لێرە خۆیان کاریان لەسەر کردووە بەدەست و پەنجەی خانمانی خۆمان دروست کراوە لێرە نمایش کراوە خراوەتە ڕوو بەڵێ کاکشان ئەگەر بگەڕێتەوە بەلای من ئەمەوێ بگەڕێمەوە بۆ ستۆدیۆ و لانەخان کاک کۆسار ئێوە بینیتان لە چاوی کامێرەکانەوە کام ئەم بەرهەمانە بەرهەمی چوارەمین فستیڤاڵی بەرەمە ناوخۆیەکانی فستیڤاڵن لە قەزای چەمچەماڵ کە لە باخچەی نیشتیمان لێرە نمایش کراوە بڕێدە تاکو 5 ڕۆژی کە تا 5 ڕۆژی کە بەردەوام بێت و هاوڵاتیان دەتوانن لە ڕۆژانی داهاتووشدا سەردانی فستیڤاڵەکە بکەن و بەرەمە ناوخۆیەکان تاقی بکەنەوە ئەو تاوی زانیارە نەبوون کە لای من ئەگەر پرسیارێکی شتانێ والله دەست